کۆنفرانسی دیجیتال ئەکس بەڕێوە دەچێت بۆ پێکەوەبەستنی ناوەندە ئاکادمیەکان و بازاری کارواتە ناوەندە ئاکادمیەکان بەشێک بن لە پڕکردنەوەی خواستی بازار چی دەوێت ناوەندە ئاکادمیەکان لەسەر ئەوە کار بکەن خوێندکارەکانیان لەسەر ئەوە ڕابهێنن و لەسەر ئەم بنەمایش خوێندکار وەربگرن و بەشەکانیان بکەنەوە. کۆنفرانسێک لەم بوارە بەڕێوە دەچێت ئەمڕۆ بێگومان بۆ کۆنفرانسەکە لەگەڵ نزیکبوونەوەی لە یادی 125 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی. ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز هەژان خالیل کە بەڕێزیان هەم مامۆسای زانکۆن هەم ڕێکخەری کۆنفرانسەکەشن ئێستا لەلامان ئامادێ. مامۆستا هەژان بەخێر بێی بانی باش. زۆر سپاس بەیانیتان باش. بەخێراتی سەرچاو. سپاس. ئەو هەموو کۆنفرانس و دیجیتال و ئێکسە تۆزێ تێکەڵە بەجاری وایە لەوتنە. پێم خۆشە بزانم کۆنفرانسەکەتان ئەمڕۆ ساچەند بەڕێواچێ ناوەڕۆکەکەی چییە؟ بەڵێ زۆر سپاس. ئەم کۆنفرانسە بە بۆنەی یادی 125مین ساڵی ڕۆژنامەگەری کوردیەوە بەڕێوە دەچێت لە پەیمانگای تەکنیکی کوردستان لە بەرزایەکانی سلێمانی کە پەیمانگایەکی ئەهلیە چەند بەشێک لە خۆگرێ ئێمەوەکو بەشی دیجیتال میدیا لە پەیمانگای ڕێکمان خستووە. ئامانجی لە سعاتدا دەست پێکات کۆنفرانسەکە بۆ ماوەی 4 ساعت بەردەوامە بێت. خۆی لە چەند چالاکیەگە بینێتەوە دواتریش دەمە سەر ئامانجەکان. سەرەتا پانێڵێکی زانستیمان هەیە بە بەشداری چەند کەسێکی ئەکادیمی و خاوەنکار بەڕێواچێت. دواتر یادداشتی لێک تێگەشتنمان هەیە لەگەڵ یەکێک لەو کۆمپانیایانی کە دەست پێشخەریان هەیە بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ فێرخوازان کە جۆب ستۆدیۆیە بۆی کە هەلیکار بدۆزێتەوە بۆ تەلەبەکانمان. پاشان مێزگرتێکمان هەیە و دوا بەدوای ئەوەش پێشانگایەکی کاری فێرخوازانمان هەیە و کۆتایی کۆنفرانسەکەش بە تەماشاکردنی فیلمێک کە لە بواری ڕۆژنامەوانیە لەگەڵ فیلمسازێک تەلەبەکانمان تەماشایەکەن و جەوێکی تایبەتمان بۆ فێرخوازەکان ڕەخسانووە بۆ ئەوی کە لەم چالاکیەیە بەشدار بن و چێژی لێ ببینن لە پاڵەوەی کە لە ڕووی زانستیشەوە سوودیان بێگەێنێت. لە ڕووی ئامانجەوە ئامانجی ئەم چالاکی خۆی لە دوو ئامانجی سەرەکی بینێتەوە. یەکەمیان هەستمان بە بۆشاییەک کرد کە هەیە لە نێوان کەسانی ئەکادیمی و ئەو کەسانی کە خاوەنکارن و بە فعلی لە بواری ڕۆژنامەوانی و ڕاگەیاندن و دیجیتاڵی و مارکێتی ناکارەکەن. هەمیشە گلەییەک هەیە لە ناوەندە ئەکادیمیەکان کە ناتوانن کادری شارەزا و بەتوانە ئامادە بکەن بۆ بازاڕی کار. ئێمە ویستمان قسە لەسەر ئەم گلەییە بکەین کە چەندین ساڵە لەگەڵ دروستبوونی بەشەکانی ڕاگەیاندن قسەی لەسەرەکرێت. ئەمانوێت بزانین بەڕاستی وایە و بزانین ئەگەر وایە هۆکارەکانی چین و لێک تێگەشتنێک هەبێت بۆ ئەوەی کە چارەسەرێ بدۆزرێتەوە چکە و کەسانی کە میوانن لەم کۆنفرانسەیە کەسانێکن خۆیان کارەکەن و کەسانێکن ئەکادیمین و جونگە ئەساسیەکانی ناوەندە ئەکادیمیەکانیان بەدەسێ و ئەتوانن پرۆگرامی خوێندن داڕێژنەوە و ئەتوان دەستکاری بکەن بەو شێوازەی کە بازاڕی کار پێویستی پێێتی. دوم ئامانجیان بەڕاستێکی ئامانجێکی تەرفیهی هەیە. ئەمە نەوێت جگەلەوەی ئێمە پەروەردە و فێرکردن هەدەفی ڕئیسیمانە لە پاڵیا خوێندکاران بتوانن چێژ ببینن و بتوانن هان بدرێن بۆ ئەوی کاری باشتر بکەن. ئەمە چەند خوێندکارێکمانێک ئێستا ناوەندە میدیاکانە دیجیتالەکانە کارەکەن پێمان خۆشە پێشانگایەکیان بۆ بکەینەوە بیان بینین کارەکانیان چی پیشانی میوانەکانی بین بزانن ئەم گەنجانەتوان چی بکەن ئەگەر ئێوە دەستیان بگرن چی لە هەگبەیانە کە ئەتوان پەری پێبن. زۆر باشە. مامۆستا تۆ بۆ پێی نزیکی لە خوێندکارەکانتەوە کە پرسیاریان لێ دەکەی بەخواستی خۆیان هاتوونەتەوە بەشە؟ بەڵێ ئێمە لە هەردوو جۆرەکەمان هەیە بەڵام جۆری ئەوەی کە بەخواستی خۆی هاتووە زیاترە بە خۆشحاڵیەوە چکە بەشەکە بەشێکی دەگمەنە و تازەیە لە هەرێمی کوردستان و لە جیهانی شەم هەمان شێوەیە چکە ئێمە ئیش لەسەر دیجیتال میدیا و مارکێتین و سوشیال میدیا و تەنانەت ئێستا هەوڵێم بچینە بواری زیرەکی دەستکردەوە گرافیک دیزاین و بەکارێنانی زیرەکی دەستکرد بۆ بەرهەمهێنان ینی چونێت ئەم بوارانەوە بۆی بارێکی تازەیە بۆ ئەو کەسانی کەیان زەحمەتە ئەگەر حەزیان لێ نەبێت لەگەڵیا بتوانن بمێننەوە.
چونکە زۆر تایبەتمەندە وەکو بەشێکی تەقلیدی نییە تەلەبە بێت یا بخوێنێت و بڵێ شتێکم هەر لێ دەرەچێ بەڵکو پێشوەختە پلانی هەیە و ئەزانی بۆچیەت و بەشێکی زۆریشان لە ڕێگەی هاوڕەکانیانەوە کە بینیویانە نەتیجەیەکی باشی هەیە پێیان خۆش بۆ بێنە ئەبوارەکەەوە واتە بیستویانە لە ڕێگەی ئەوانەوە هەڵیان بژاردووە باشە مامۆستا بوارەکەیەوە بارێک تازێ هەل لە بواری میدیای لە سەراسی گیان بارێک تازێ مامۆساکانەوانی کەوانەکان دەڵێنەوە بخۆیان ئەبدیتن لەم بوارانە بەڵێ بەدڵنیاییەوە یەکێک لەو با بڵین بابەتانی کە بەگشتی پەیمانگاکە کاری لەسەرەکانەوە بە تەنیا بەشی ئێمە ئەوەیە کە پەرەپێدان ترینین و بەشداریکردنی مامۆستاکانە لە کۆنفرانسی نێودەوڵەتی لە ڕاهێنانەکانە لە هەموو بوارەکانە ئەم بواری ئێمەش بە تەکید وەکو بەڕێزە باسەکرد وارێکە تۆ بێ ئەبدیت بی ئەگەر ئەبدیت نەبی دواکەویت ینی وەکو ئەزانیت ئەو کامێرایی کە 5 ساڵ لەمەوە پێش بەکارهێندا ئێستا جۆری جیاوازی هەیە ئەو پرۆگرامانی مۆنتاژکردن کە 3 ساڵ لەمەوە پێش بەکارهێنە ئەبدیت کراوە تو ئێمە گەشوینێتە قۆناغی وەکو باسم کرد لەگەڵ زیرەکی دەستکردین لەگەڵ قۆناغی چات جی پی تی هاین بۆیە بەدڵنیاییەوە هەتا خۆمان ئەبدیت نەکەینەوە ناتوانین تەلەبەکانیشمان ئەبدیتکەینەوە بۆیە هەم بەشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان هەم لە ترینینەکان هەم لە متابعی خۆمان هەم هەوڵیش دراوە مامۆستایانە وانیان پێ بدرێت لەو ناوەندە کە خۆیان بە فعلی کاریان کردو لە ڕاگەیاندنەوە شارەزان لەبەروی ئێمە توێژەر پێ ناگەێنین وەکو زانکۆکان کە ئەزمموی پراکتیکیان بەڵێ ئێمە زیاتر کار لەسەر پراکتیکێکن چکە هەر خۆشی پەیمانگەکە پەیمانگایەکە کار لەسەر لایانی پراکتیکیەکە بۆیە ناچارین کە ئەزمونمان هەبێ لەو بارەیە مامۆستا سەرپشکن لەوەی وانەکان چوانەیەک بێ من بیرمێ لە بەشی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی یەک لەو وانانەی کە مامۆستایەکی بەڕێز پێوتینەوە زۆر ڕەفیق و تێکەڵیش بوون لەگەڵ یەکتر ینی وانەی ئامار بوو بۆ خوێندکارێکی میدیا ڕەنگە ینی من بۆ خۆمە میشە گرفتمە بوو لەگەڵ وانەکەیە ینی کە دواتر بەڵێنەوە قۆناغە تێپەڕێنی تۆ هیچ بەرکەوتنێک لەگەڵ ئەم وانەیە نابێت لە بواری کردداریە لە بواری پراکتیکا لە دەستگان میدیایەکان ئەمێ بڵم ینی وانی واتان هەیە کە خوێندکارەکە هیچ پێویستی پێ نەبێ بەڵام ناچار کراوە وەکو بەشێک لە پرۆگرام بیخوێنێ بەڵێ ئێمە ئەو سیستمی کە لە پەیمانگاکە جێبەجێیەکین بۆلۆنیا پرۆسێسە سیستمێکی نوێیە لە زانکۆ پەیمانگانی و دەوڵەتیەکان لە دەرەوە زۆر ینی کاری لەسەرەکرێت فێرخواستیایە چەقی فێربوونە بۆیە هەر پرۆگرامێکی خوێندن کە دا ئەڕێژرێتەوە کە ئەنووسرێ بەڕێگی چەند فلتەرێک یانی بە چەند فلتەرێکا تی ئەپەڕێ ئەنج بڕیاری لەسرە درێکە بدرێ بە خوێندکاران وان فلتەرانش تەنها ناو پەیمانگایانین بەڵکو لە خوێندنی وەزارەتی خوێندنی باڵاوە بگرە هەتاوە کۆگاتەوەی لیژنەی دەرەکی پسپۆر لە بوارەکەیان بۆ نەگەر توێوانێکی مارکێتی نیزافە بکەی چکەم ئەبدیتەکەینەوە ساڵانە ینی جاری وایە سمستەرەکان بە بەردەوامی ئەبدیتەکەینەوە مۆبایل جۆرنالیزممان هەیە بۆ نمونە ساڵی داهاتوو ڕەنگە بیگۆڕین ینی ئێمە بدایم بیر لەواکەینەوە ئێستا تەکنۆلۆژیا بەرەو کوێ ئەڕوا دیجیتالیزیشن لەکوایە و ئەبێ ئێمە ببەستینەوە بە ئیشەڵاحەتمانێ بەڵام کۆمەڵە پرۆسیجەری خۆی هەیە ئەبێ وەزارەت ئاگادار بێت و ئەبێت لیژنەی دەرەکی و لیژنەی ناوخۆی قسەی لەسەرەوە بێ قەناعەت بێنین بەسەر و خۆمانەوە کە بالفعل فێرخواست پێویستی بەوانەیە و پێویستی بەوە نیە لەسەر و ئامارەم نیش هەمان معاناتمە بووە بەڵام ئەوی کە جیاوازە لە زانکۆکانە کە بۆ ئەو دەرسە بەرمونە بینەوە کە بەڕێزە باسە کرد ئەوەی ئەوان پێداویستیەکە لەبەرەوەی توێژینەوە ئەکەن بەس لە لای ئێمە بابەتەکان پراکتیکین بۆیە ئەوەی دەرسێکی فێرکردنی وێنەگرتن یا خۆت گرافیک دیزاین یا مۆنتاژکردن گرنگە بە فێرخوازان بۆترێتەوە ئەوەنە ئەو وانانی کە پەیوەندین بە میتۆدی توێژینەوە و ئامار ئەوانە گرنگ نین و ئێمە احتیمامی پێناین باشە مامۆستاژان ئەو ڕۆتینە زۆر نییە با بڵێن ئەوەی کە بۆ نمونە تۆ بزانیوانەیە گرنگە پێویستم وانەیە گرنگی زیاتری پێبیرێ ڕۆتیناتی زۆر نییە تا وەزارەت قەناعەت پێکەوەی کە تۆ تێلیژنەی دەرەکی و لەژنەی ناوەکی بیانی زۆری ناوێ ئێمە پێشوەختە ینی پلانی بۆ دانین بووی لە کاتێکا نەبێت کە ئێمە هەموو شتەکانمان لە دەست چوو بێت و کات نەمابێتەوە لە تەوقیتێکی گونجاوە داواکاری بەرزەکەینەوە بەڵام چارەسەرێکی تریشمانی عین پلان بیمان هەیە بۆ هەنێوانە هەیە تۆ ناتوانانی جی بکەیتەوە حەقی بیتێ 12 هەفتە بیخوێنی ئێمە لە ڕێگەی سیمیناری بەردەوامەوە ینی بۆ نمونە خودی خۆم چەند سیمینارێکم کردووە بۆ تەلەبەکانم کە لە لەوانەکانە نەبوون کەڤەرم کردووە
ینی لە ئەکسترا کە فەرم کردووە تەلەبەکانم ڕاهێنانم پێکردن چکە ستودیەکمانەیە ئێمە ستودیە بە بەردەوامی کراوەیە ینی ئەتوانین هەر مامۆستای خۆبەخشانە بتوانێت لە دوای کاری خۆیەوە بتوانێت زانیاری زیادە با بە خوێندکارەکان بۆی ئەگەر ئەوەش نەبێت ینی کاتی وکوتە کاتێکی بوێت کە ئەوشمان ینی ڕێخسۆمانیجا بەس لە پاڵیشیا ئێمە هەوڵی خۆمان هەیە چونکە بەڕاستی ئێمە ئەمانەوە کە شەب خوڵقێنین مەبدەئی ینی منی ژووکو هەر مامۆستا لەوێژ نەبم لە هەر شوێنە بم مەبدەەکە ئەوەیە تۆ ئەم فێرخوازانە ڕۆژێک لە ڕۆژان شانازی بکەن کە فێرخوازی تۆ بوون نەوەکو بێزار بن لە دەرسەکە لە زیهنیان بمێنێتەوە کە شەڵام دەرسم نەخوێندایە ئەوەی دیسان مامۆستاژانە دەرسە ناخۆشەکە نەخێر ئێمە ئەمانەوێت ئەم فێرخوازانەوە لێ بکەین تەنانەت ئەو کەسانەشی کە لە مؤسسە ئیعلامیەکان ئیشەکان تووشی سەرسوورمان ببن بڵێن بەڕاستی ینی لە ناوەندە ئەکادیمیەکانە ئەم جۆرەوانانە ئەخوێنرێت ئەبدیتن ئاوا بۆ دەرەجە توانای خوێندکارەکانتان لەو ئاستەدایە تۆزێک کێشەمان هەیە لەگەڵ هەنێک لە خوێندکارەکانمان لەبەرەوەی وەکو زانیت ئەمە کێشەیەکی عامە ئەو خوێندکارانی کێن بۆ پەیمانگاکە ئێمە بەگشتی نمرەکانیان زۆر بەرز نییە لە حەدی وەسەت و خوار وەسەتایە بۆیە هەتاوەکو ئەم جویان بۆ ئەخڵقێنیت و تێگەین کە ئەمە بوارێکە داهاتوو بۆ دیجیتاڵە و تاوەکو لەگەڵیانە ینی ئەم ڕاهێنانە ئەەکەیت کارێکی قورسا وەکو مامۆستا و بە مروری زەمن ئەتوانی نەتیجەکان ببینی ینی ئێمە تەلەبەمان هەبووە لە مەرحەلەیەکە زۆر قورس بوو ئەسڵەن کە بێتە ناو محازەرەکانەوە بەڵام لە دواییە بتوانێت تااقەتە نەچوو ناڕۆیتەوە تەواو دەخەڕوجێ کرد ینی بێزار نەبووی ئەمەە یەیتەوە بۆ هێرە بە سەعبەتەوە قسەمان لەگەڵ کردووە ئەمەە خۆشەویستی و حەز و خولیای بۆ دروست بووە بۆ لایەوە 2 ساڵیشە زۆر 2 ساڵە بەڵە 2 ساڵە زۆر نییە و خۆشەکەشی بۆ تەلەبەوەی عملی زۆرە بالضبط عملیشی زۆرە ئیتر بۆ تەلەبەش خۆتە زانی بەڕاستی ئێمە لەسەر مەبدەئیشەکەین learning by doing ینی فێربوون لە ڕێگەی کردنەوە بۆیە ئەم مەبدە ئەمان وەرگرتووە تەلەبە زۆری پێخۆشە دانیێرەوەنی خوێندکارەکانتان بە تیۆری بابەتەکان بخوێنن زانیارەکان تیۆری بن نەخێر ئێمە بە تیۆری ڕاستە لە ئەکادیمیەکان ناوەندە میدیاییەکان با بڵین زۆر گرفتیەوەیانی خوێندکارەکان کەیەن بۆنە بڕانامیان هەیە بەڵام بە تیۆری شارەزای بەداخەوە بۆ نمونە کامێرای خوێندووە مۆنتاژی خوێندووە هەواڵ پیوتراوە قوچەکی بێ و لولەکی بێ و تۆ لە باری پراکتیکیا بڵێم هەواڵە لولەکیەکەم ڕەنگە بیتە جێی سەرنج و پێکەنینی هاوڕەکانت لە کاتێک هاتۆ لە تیۆریە بەم شێوەیە پێدوتراوە بەڵەجا ئێمە یەک باشی ئەوەیە ئەمەشیان تێگەێنین پێیانەڵین کە ئەگەر بچنە ناوەندێکی با بڵێن ئەعلامیەوە ڕوبەڕووی چیە بنەوە چکە خۆمان ڕوبەڕووی بینێتەوە منیش دەرچووی بەشی ڕاگەاندنم کارم کردووە ئەزانم ئەو شتانە چین کە ڕوبەڕووی بیت یەکێک لەوانە ئەوەیە بۆ نمونە تۆ باسی هەڕەمی هەڵگەڕاوی بۆ بکەیت و بڵێ بابم شێوازە گۆشەکانی کامێرا بەم جۆرە بێ لەوانەیە تووشی پێکەنین ببی لە بەرەوەی ئەو کەسی کە لەوێ ئیشەکات چەندین ساڵ ئیشی کردووە ینی بۆ ئەو شتەکان زۆر جیاوازن بۆ ئێمە ئەمەشمان پێوتون لە پاڵەوە پێشمانوتون کە ئەبێت ئەمان مرونەیان هەبێت نەرمیان تیابێت ئەمان هێشتا تەلەبەن کە ئەچنە و ناوەندانەوە و ئەبێت ئیسفادەیان لێ بکەن لەو کەسانەی کە لە بواری ڕاگەاندن کارەکەن نەوەکو بە چاوێکی دژمنکارانە هەڵسکۆت لەگەڵێکا بکەن ئەم بڵێ من ئەکادیمیم زۆر گرنگم ئەم بڵێ نەخێر من پراکتیکیم و نەشم خوێندۆ زۆر گرنگم بەڵکو هاوڕێتیەکە بێ هەردووکیان سوود لە یەکتر وەربگرن لە ئەخیریشە بەڕاستی تاقەکانی تەلەبە بەدەستخۆیەتی کە بەکاری بێنێت ینی مامۆستا چەندیش هەوڵ بە ئێمە هەنێت تەلەبەشمان هەیە کە تەواوی کردو لە ماڵەوە دانیشتۆ هیچ کارێکی دەست نەکەوتووە بەڵام هەنێت تەلەبەمانەیە کە زۆرینەن ئێستا لە کاری خۆیان و تووشی سەرسوڕمانیان کردوین بەڕاستی ئەوەرەوانن بەڕاستیەکە لە بوارێکی کەشبوونەیە ڕەنگە هەر خۆیان زۆر مهتەم نەبن بەکارکردن بەڵێ من نامێت لۆمیان بکەم زەمیان بکەم لێرە بەڵام بەڕاستی میشە پیانەڵم ئەڵێم ئێمە ئەوی لەسەرمانە پێتانەڵین ڕێگەکەتان پیشانەین ئێمە ناتوانین دەستان بگرین بە هەموو ڕێگەکە لەگەڵ نابین ئێمە ئیشمانوی لیدی ئێوەکەین پێتانڵین ئەمە ڕێگەکەیە ئەتوانی بەم شێوازە بڕۆی هەر کاتی پێویستە باوکاری بە لەگەڵمان بی بەس هەتا خۆهنگاوێک نیتە پێشەوە هیچ مامۆستایەک ناتوانێت زمانی ئەو کاکە دەرچویت بتوانی کارێکی شایستە بە خۆ دەستکردن پیانەڵێن میدیاکە چەندە کارێکی ماندووکەرە بەخشە بەڵام زۆر ماندووکەرە بەڵێ جا ئێمە ئەو ڕێگە زۆر پیان ناڵێن خۆمان لە بیدایەتە چکە نامانێ بیان ترسێنین لە کۆتاییەکانە پیانەڵین و وەزائیدەن ڕێگەیەکی ترمانێ میوانێنین یعنی بۆ نمونە لە ناوەندە میدیاییەکان خەڵک بانگێشتەکەین ڕۆژنامە نووسانی بە ئەزمون بانگێشتەکەین ئەوان بیگەڕنەوە سە بۆ نمونە ئەم ڕۆیەکە لە چالاکیەکانمان چییە؟ سیرکردنی فیلمێکە لەگەڵ فیلم سازێکە فیلمەکە لە بای ڕۆژنامەوانی جەنگە ئەم شتە مەجاالیتیانە بۆ ئێمە کەڤەریکەین
و ئەمە ترسیە بە تەلەبەکان بڵێن تەلەبەکان تەخەڕوجەکان لە کۆتاییان ئەخیر مانگیانە بۆیە لە ڕێگەی فیلمێکەوە پیشانیانین کە چەند ئازار بەخشە تۆ ڕۆژنامە نووسبی و چەند کارێکی سەختە کە کار بکەی بەداوەتی لە منتیقانی ئێمەیە کە زۆربەی کاتەکان بە شەڕە تێپەڕیوین کێشەمان هەبووە بۆیە بەڵێ ڕێگی جیاواز بەکارێنین بەڵام گەنجی ئێستاش زۆر چاونە ترسیانی ئەو شتەیتایە بۆیە ئێحتیمامیان نییە گوێنەیانی ڕاستە باشە مامۆستاژان خوێندکارەکانتان چیڵێن لەبارەی ئەوەی کە لە میدیا هەیە هەمیشە لە ناوەندە ئاکادیمیەکان ڕخنە دەگیرێت لە میدیاکان لە ناوەندە میدیاییەکان بەڵام دواتر خۆیان ئەبنەوە بەشێک لەو ناوەندانە و دەبنەوە بەشێک لەو پرۆسی کە میدیاکان باڵێن کاری لەسەر دەکەن بەڵێ ئێمە من بۆ خۆم بە شخصی بە تایبەتی زۆر هەوڵم ماوە لەوانەکانمە بە تایبەتی وانانی کە پەیوەندیدارن بە خاوەنداری و چۆنێتی سیستمی میدیایی چۆن کارەکە لارێمی کوردستان چۆنە یاساکان چین هەوڵم ماوە ئەو باگراوندە بۆ تەلەبەکان دروست بکەم کە تێ بگەن هەر لە خۆ ڕەخنە نەگرن بۆ نمونە ڕەخنە نەگرن بۆچی ڕووماڵی کورسا دوایە و کەی 24 نەوەیەکی ترە NRT نەوەیەکی ترە تێ بگەن لەوەی کە بۆ وایە و پرسیاری یعنی ڕەخنەگرانیان هەبێ بەس بە شێوازێکی با بڵێن لۆژیکی و با بڵێن پشتیەوەی زانستی بێنەوەکو ئەو ڕەخنەی بەداخەوە کە هەر کەسێت و ڕەخناگرێت و قسەیەگەکات و فڕێت و ئەڕوا بەجێڵە ینی ئێمە هەوڵمان ناوە گەر فێرخوازیش ڕەخنەی گرت بەڵێ بە دڵنیا ڕەخنە زۆر بنیاد نەربێت و ڕەخنەکانی گرنگ بن و خزمەت بکەن لە جێی خۆیان بن بای ئەوە معلوماتیان بینێ زانیاریان بینێ کە چی ئەگوزارە لە میدیایە و بۆ وایە و چۆن ئەکرێ باشتر بێت بۆ ئەمان چ ڕۆڵێکانێت چکە خۆ و تسبینی ئەمانە چنە ناو ئەو سیستمە میدیاییەوە لە کەناڵێک بۆ نمونە کارەکەن کە خۆیان پێشە ڕخنیان لێکرێت ئێستا بەشێکن لە مەکینەی بەرهەمێنان لەو کەناڵە بۆیە تێگەشتن بۆ خۆی زۆر گرنگە بووی کە بتوانێت چۆن هەڵسکەوت بکات ناوەندە ئاکادیمیەکان ڕەشبینن بەرامبەر بە میدیاکان یان نا زۆر گەشتبینن بەڕای من دووسەرەیە یعنی هەم ناوەندە میدیایەکان بەداخەوە ڕەشبینن بەرامبەر بە ناوەندە ئەکادیمیەکان هەم ناوەندە ئەکادیمیەکانیش ڕەشبینن بەرامبەر بە ناوەندە میدیایەکان و هەدەفی ڕئیسی وەکو باسم کرد ئەم لێک تێگەشت نەبوو بزانین بۆ وایە ینی بۆ دایم قسە هەیە بەڵام چارەسەر نییە فەرموو ناوەندێکی ئەکادیمی چەندێک دەتوانێت لەگەڵ منە بێتە پێشەوە پارتنەرشیپێکم لەگەڵا بکە بڵێ توانم هاوبەشی بکەم 6 خوێندکاری خۆت بنێرە بۆم ڕاهێنانێکی چڕوپەڕی پێ ئەەکەم بۆی بیخەمە ناو جونگەکانی خۆمەوە و بەعکسیشەوە یعنی کەواتە ڕەشبینی هەیە بەڵام ڕەشبینی بەسە ئەبێت لە دوای ئەوە گرنگی بۆ بێم بزانین چۆن چارەسەری بکەین چۆن ئەم لێکتر نزیک بوونەوەیە دروست بکەین و دەست پێشخەرەکان جارێ وەکو ناوەندێکی ئەکادیمی کردومانە بە هیوان بۆ نمونە کورساتیش بێ بۆ یەکێکەکە بە دڵنیاییەوە هاوکاریتان کردوین لە ڕاهێنانی هاوینە بۆ فێرخوازان بەڵام هیوادارم زیاتر بێ ئەمە یعنی تمۆحەکانتان زیاتر بێ لێرە لەگەڵتە لە بە ئێوە ئەزمونتان هەیە بە فعلی ئەتوانن ڕۆژانە پێیان بگەێن لە دوای ئێمەیان بەداخەوە زیاتر خەمی ڕۆشنەوەیانە هەریان بیریان لایەوەی ساعت چەند تەواو بن ڕاستە مامۆستاژان وەکو دو پرسیار خۆت هەم وەکو ئەکادیمیەک هەم وەکو میدیاکارێکی ژیانی هەم بواری پراکتیکی دێ هەم وەکو ئەکادیمیەک ڕوانین چۆنە لەسەر میدیاکانی کوردستان حەز ناکەی میدیامان زۆر بەرەو پێش چووە خۆشبەختانە ئێستا پێویستمان بە میدیای جیهانی زۆر نییە بۆی ئەگەداری ڕووداوە جیهانیەکان بین یان ئەوەی نا من ناوەڕۆک ناڵم ناوەڕۆک هەر کەناڵە و بە سیاست ئەگەر بەدی تەبانەوە پرسیارە زۆر گشتگیرە من ئەگەر لە ڕووی بۆ منە بەرەو پێشچوونی تەکنیکیەوە بڕوانم و لێکدانەوە بکەم بە دڵنیاییەوە پێشکەوتنی زۆر باش بووە تەتەوراتی تەکنەلۆژیمانەیە و ئێمە ژێسە و سیستمانە بەکارێنین بۆن لە تەلەڤیزیۆنەکانە لە نیوزڕوومەکانە ئەو سیستمانە بەکارێنین کە میدیا گەورەکانی جیهان بەکاری ئێنن بەڵام بەگشتی ئتکەتۆڵی لە ڕووی ناوەڕۆکەوە ناڵم لە ڕووی ناوەڕۆکی شوێمە بێ باسی بکەین ئێمە کەمپینێکمانە بوو لەسەر مەسەلەی چاواشەکردن خۆ ڕەبتی زیاتر بە ناوەڕۆکەوە هەیە کە میدیای کوردی بەداخەوە بە ڕەئی من وەکو ئەکادیمیەک زۆر لە پاشە کشەیە بەداخەوە چاوەڕانی ئەوە بووین ئێمە میدیامان پرۆفشناڵتر بێ لە بواری چاواشەکردن نمونە ئێنمەوە ینی بڕۆ لە بواری سوۆشال میدیا لە بواری سەقافەتی بڵاوکردنەوەی زانیاری چی بۆ خەڵک گرنگە چی گرنگ نییە لە بواری ئەوەی کە شەقام چۆن ئاڕاستە ئاکات باشە کۆمەڵگەکە هەست ناکەی ئەوەی دەوێ یعنی کە دەڵی میدیاکانمان گەڕاونەتە دوا هەست ناکەی ئاستی
سەقافی کۆمەڵگەکەت بەو شێوەیە سەقافی کۆمەڵگە خۆی لە ئەساسەکی دروستیەکە ئەمە پرسیارەکەی میدیا دەسەڵاتی چوارەمە میدیایەکێکە لەو هێزە گەورانی کە لە هەر کۆمەڵگەیەکە بەقەدەر دەسەڵاتەکانی تر پێویستە ڕۆڵی هەبێت ڕۆڵی خۆی بگێڕێ لەوەی کە ئەم سەقافەتە دروستکردنەوە کۆمەڵگایە ئەم کەلتورە بنیادەنێ ئەمە ڕۆڵی هێمە بە چەندین توێژینەوە سەلمێنراوە کاریگەری هەیە لەسەر بیرکردنەوەی تاکەکان کەواتە ئەم نەتیجەی ئێستا هەیە میدیا خۆی بەشێکە لێ واتە ئەمەوە نییە خەڵکێکی ئێمە وڵا زەوقی باش نییە بۆ کۆنتنت و حەزەکشتی خراپ ببینێ لە سوۆسیال میدیا ئەی کێ ئەم خەڵکی ڕاهێناوە بۆی ئەم شتا خراپە ببینێ و چێژی لێ ببینێ بە دڵنیایی و بەشێکی میدیا خۆیەتی بۆیە من لەو جانبەوە سێریەکەم یعنی ڕەخنەگرانش هەمیشە من حەزەکەم تۆزێ لە مەدرسەی ڕەخنەگرەکانم حەزەکەم قسە بکەم بۆ چ شتێ بۆ بنیادنان نەک بۆ ڕوخاندن بۆ بەرەو پێشبردن نەک بۆ شکاندن بابەتی بەرنمێکی تایبەتە لە بەرنمێکی ترا گفتوگوی لەسەرەکەی زۆر سپاس بەڕێز مامۆستا ژان خالی زۆر سپاس دەزانم دەچی بۆ کۆنفرانسەکە تۆزێ بە پەلەن سعادە کۆنفرانسەکەتان دەست پێکە دەست خۆش بێ سەرکەوتوو بن سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ بینەران